ڕۆمانوس و ڕووناکبیری کورد بەختیار عەلی لە ڕۆمانی شاری مۆسیقا ڕسپیەکاندا دەڵێت من هەرگیز باوەڕم بە عەدالەت نەبووە، هیچ عەدالەتێک هیچ تۆڵەیەک ئەو ئازارانە ناسڕێتەوە کە قوربانێکی بێگوناه دەیچێژێت. من باوەڕم بە شتێکی دیکە هەیە. لە واشنگتن دیسیەوە سڵاوی زایڵەی داهێنانتان لێبێت. ئەستێرە دیارەکانی سینەمای ئەمریکی سیلڤستەر ستالۆن و مارگات ڕۆبی و جۆن سینا ئەم هەفتەیە نوێترین فیلمی سینەمایی نمایش دەکەن. سوساید سکواد واتە تیمی خۆکوژی نوێترین فیلمی ئەکشنی ئەمریکاییە، دوا بە دوای نیگەرانیەکانی پەتای کۆرۆنا نمایش دەکرێت. ئەستێرەکانی هالیوود مارگۆت ڕۆبی و سیلڤستەر ستالۆن و جۆن سینا سەرەتای ئەم هەفتەیە لە لۆس ئانجلس هاتنە دەرەوە بۆ نمایشکردنی فیلمی دە سوساید سکواد یان دەستەی خۆکوژی لە دەرهێنانی جەیمس گان. فیلمی دە سوساید سکواد یەکێک لە فیلمە چاوەڕوانکراوەکانی ئەم هاوینەیە کە تێیدا ڕۆبی ڕۆڵی هارلی کوین دەگێڕێ وەک دژە پاڵەوانێک. The Suicide Squad فیلمێکی تەواو جیاوازە. هەموو جارە کارەکتەرەکە هەمان کارەکتەرە، بەڵام لە سایی دەرهێنەرێک و نووسەری جیاوازی دیکەدا ئەزمونێکی تەواو جیاوازە. خۆشبەختانە بۆ من هەموو جارێک زۆر داهێنەرانە و بەسوود بووە و خەڵات کراوە. هەروەها هەر جارە و هاوڕێیەکی باشم دۆزیوەتەوە، بۆیە من زۆر سوپاسگوزارم. جۆن سینا ئەستێرەی زۆرانبازی و ئەکتەری ئەمریکایی کە ڕۆڵی پیسمیکر یان ئاشتی خواز لە فیلمەکەدا دەگێڕێ، جلوبەرگینەوە فیلمەکەی بۆ یەکەم ڕۆژی نمایشکردنی فیلمەکە لەسەر فەرشی سوور لەبەر کردبوو. دەتوانم پێتا بڵێم کە کارەکتەرەکەم ئاشتی خوازە، جلێکی زۆر جوانی هەیە، با شێوەیەک جوانە کە دەتوانین لەسەر فەرشی سوور لەبەری کەیت. من هەز دەکەم ئەمە تەنیا بەشێکە لەو جۆش و خۆشەی کە هەموو کەسێک چاوەڕێی دەکات و هیوادارم هەموو کەسێک چێژی لێوەرگێت. سینا هەروەها ستایشی دەرهێنەر جەیمس گانی کرد بۆ ڕەخساندنی جەوێکی خۆش و شاد لە کاتی دروستکردنی فیلمەکەدا. ڕاستە خۆشی و گاڵتە فیلمەکەی دروست نەکردووە، بەڵام ئەو پێویستە. فیلمەکە زۆر سەرسوورهێنەرە، دەتوانم پێ بگەم لەوەی کا بۆ سەیری دەکەم. جەیمس دەویست کەشێکی خۆشی دروست بکات، لەبەر ئەوە هەندێک جاروازی لێدەهێناین کە بۆ ساتێک گاڵتە و گەپ هەبێ و دوایی دەچینەوە بەدیار تۆمارکردنی فیلمەکەەوە. هەروەها سیلڤستەر ستالۆن کە ڕۆژی ئاهەنگەکە چاوپێکەوتنی نەکرد، لە فیلمەکەدا وەک دۆبڵێری کارکتەری کینگ شارک ڕۆڵ دەگێڕێ. فیلمی دە سوساید سکواد وەک فیلمێکی سەربەخۆ درێژەی فیلمێکە بە هەمان ناو کە لە ساڵی 2016 بە دەرهێنەری دەیڤید ئایر دروست کراوە. چیرۆکی ئەم فیلمە باز لە هێزێکی تایبەتی تاوانکاران دەکا کە نێردراون بۆ وێرانکردنی تاقیگەیەکی سەردەمی نازیەکان و بەرەنگاربوونەوەی ستارۆ. فیلمەکە بڕیارە لە 6 ئەم مانگەدا لە سینەماکانی ئەمریکا نمایش بکرێ. لە گەڕەکی ئیسکانی شاری سلێمانی لە ساڵی 1972دا لەدایک بووە. بەهۆی بارودۆخی نالەباری ڕامیاریەوە تێکڕای خێزانەکەیان کۆچیان کردووە بەرەو هەندەران و دوای مانەوەیان بۆ 1 ساڵ لە وڵاتی ئێران لە ساڵی 1970ەوە لە وڵاتی سوید نیشتەجێ بوون. خوێندنی دواناوەندی و زانکۆی لە ستۆکهۆڵم تەواو کردووە. چالاک بووە لە بواری ڕۆژنامەوانی و ئەندامی یەکێتی لاوانی کورد بۆ لە سوید، بەرپرسی ڕادیۆی یەکێتی لاوانی کورد و سەرنووسەری گۆڤاری دیدار بووە لە سوید. جگە لە زمانی کوردی زمانەکانی سویدی و ئینگلیزی و ڕووسی و فارسیش بەباشی دەزانێت. ئێستاش هەڵۆ شێرکۆ بێکەس میوانی زایاڵی داهێنانە. هەڵۆ شێرکۆ بێکەس بەخێر بێی بۆ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا. زۆر سپاس کاگاسۆجان، ڕێز و سڵاوم بۆ بینەرەکانتان، بۆ ئەوانەی کە جۆمان لێگرن ئەزیەتان کێشا. زۆر سپاس چاوەکەم. هەر بژین. هەڵۆ گیان با بۆ دەست پێ بکەین. سپاس بۆ دیارە جوانەکانت کە گەڕامەوە بۆ سلێمانی. یەکێک لەو دیارە جوانانە ئەم دوو کتێبەی تۆی ئازیز بوو. هەستەکەم ئێستاش
کتێبێکی تازەتان بەڕێوەیە. زۆر سپاس کاگاسۆجان. بەڵێ کتێبێکی تازەم هەروەکو دیاری بۆ داناویت بۆ ئێوە بۆ دەنگی ئەمریکا بەناوی خۆزیا باڵکۆن شعرانی بدیایە نزیکەی 52 پۆستەرە شعرن بە کوردی و بە زمانی ئینگلیزی بڵاو بوونەتەوە لە ساڵیادی باوکمدا. دیارە بەداخەوە نەمانتوانی ساڵیادەکە جێبەجێ بکەین لەبەر ئەو تەندروستی ئەو ڕێنمایانی کە هەیە کە ئەمڕۆ لە کوردستانە، بەڵام بە هیواین لە پاشە ڕۆژێکی نزیکە یادەکە بکەینەوەوانە لەو یادەشە ئەم کتێبە بۆ یەکەم جار کۆمەڵی پۆستەر شعری تایبەتی خۆمە لە وڵایەن کەمەوە. بەڵێ بەڵێ هەڵۆ هەڵبەت یەکێک بەدڵنیایە و کە گەڕام و باسی ئەوەتان کرد پێکەوە ڕێکەوتێکی زۆر خۆش بوو پێکەوە یەکترمیان بینیەوە بە حەقەت باسی ئەوەت کرد کە بەنیازی پرۆژەیەکی گەورە بوون بۆ ئەوەی کە نووسەران و ئەدیبانی خۆرئاوا داوەتکەن بۆ کوردستان و هاوکات لەو کاتەشا کتێبەکەشت بڵاو بێتەوە و ڕێو ڕسمێکی جوانی بۆ بکرێت و پەیوەندیکی ئەدەبی و هەم پەیوەندیکی شارستانی لە نێوان نووسەران و ئەدیبانی خۆراوا و کوردستانە دروستکەن. ڕاستە کاگاسۆ ئێمە بە هیوا بووین کە کۆمەڵی نووسەر لە ڕۆژهەڵات و لە ڕۆژاو و لە دەروی کوردستانیش بانگێش بکەین بۆ چواری هەشت بۆ ساڵیادی هەشتەمی ساڵیادی باوکم، بەڵام دیارە بەهۆی ئەم بارودۆخە تەندروستی کە هەیە ئەمڕۆ لە جیهاندا و بڵاوبوونەوەی کۆرۆنا و لێرەش کە ئەچنە هێڵی سوورەوانێ کە نەمانتوانی ئەو کارە بکەین، بەڵام بە هیوام لە پاشە ڕۆژێکی نزیکدا ئەو یادە هەر بکەینەوانێ و کۆمەڵێک لە نووسەرانی وەکو ڕەنگە سەید عەلی ساڵحی لە ئێران و کاک دکتۆر ئومێد وەرزەندە و ئەمانە بێن بۆ ئەوانی دیکەی ئەوروپا و شوێنانی کە دوورترێکن بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوانە زۆر دڵنیانی تا ئێستا. بڵێ هەڵۆ هەڵبەت پەیوەندەکانی تۆ لە خۆراوا بە تایبەتی لە وڵاتی سوید و ئەو کاتێک کە ڕەوانشات شێرکۆبێکەس چەندین کۆڕ و سیمینار و چەندین چالاکی هونەر ئەدەبی و ڕۆشنبیری لەوێ سازە کرد، ئەم پەیوەندیانە تا چەند لە دوای ڕەوانشات شێرکۆبێکەسەوە تا چەند ئەو پەیوەندیانە یان ئەو هەماهەنگیانە لە نێوان ئەدیبانی کورد و خۆرئاوایە ماوەتەوە؟ بە دڵنیاییەوە پەیوەندیەکان لە ئاستێکی زۆر باشدار پەیوەندیم لەگەڵ هەموو نووسەرانی کورد و غەیرە کورد و بە تایبەتی سویدیەکانیش لە وڵاتی سوید کە باوکم خۆی ئەندام یەکێتی نووسەرانی سوید و بابڵین لەختی دنیا بۆ لێ پەیوەندیم زۆر خۆشە لەگەڵ هەموو نووسەرانی دنیاە و ڕەنگە ئێستا باشتریش بوو بێ بەهۆی بە جۆرێک لە جۆرەکان من وەکو کوڕی ئەو بابڵین وەکو یادگاریەکی ئەوە بینن من زۆر سپاسیانەکەم هەمیشە پەیوەندیم پێوەکەن و ڕێنمایی مەکە من و پشتگیریشمەکەن بەڕاستی. زۆر سپاس هەڵۆ شێرکۆبێکەس بۆ کاتی پێت بەخشین بۆ زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا. سپاس. دیپفیک یان ناسینەوە و ئاشنابوون بەڕوە ڕاستەقینەکەی دیمەن و ڕوخسارەکان لە کاتی گفتوگۆ و هەڵوێستەکاندا چ بۆ سیاسیەکان چ بۆ ئەوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لێدوان دەدەن. ئەم شێوازە دەتوانرێت بۆ کاری باش و شارستانی بەکار بهێنرێت هەم بۆ کاری خراپە و بەدیش بەکار بهێنرێت. فەرمون لەگەڵ ئەم راپۆرتەدا. ئەڤە چەند ڤیدیۆ وێنەیەن سەختەکاریên mezin in. Li verê Donald Trump dan bi necatperestiyê diket û li verê Tom Cruise lênangehê paqij diket. Li gorî kampanya sensetiya cybersecurity, vîdyo wêneyên nerast pitir berbelav dibin û bi zehmetir dibît mirov aşkera biket. Herwisa kampanyayê diyar kir ku nota sedê arman ji çêkirina van vîdyo wêneyên sexte jin in. Durustkirina wêne vîdyoyên rûtiyê jinan ser internetê. Çalakvana mafê jinan Noella Martin di vîdyoyeka seksiya nerast da derketiye ku bi hezaran kesan berê xwe daye. Nûket çêkerê vîdyoyê nehatiye aşkera kirin. Lê wê kempeynek vekir ku harîwan jinan bigediyên ku ketîne heman rewş da. Ew dibêjît It's very easy to say to people gelek ya besanahiye mero bêjite xelkê heşyarî xwe bibe ka tu çi li ser torên civakî belav dike her çi belav neke yan ji malperê taybet bo xwe çê neke ez bawer nakim ev ê helvestekî hind baş e bo 2021. Martin dixwazît ku hikûmet ev ê yekê birêve bibet. Li Amerîka bi tinê li wîlayeta New York, California, Virginia, Maryland û Texas yasayek ji bo evan cûrekaran heye. Li gorî hindek şarezayan,
تشتێکی gelek dîre razîbûn ser yasayekê bihête girin ji bo qedexekirina vankaran. At the moment, there are 5 states in the United States that have laws. نوکه بتنه 5 ولایتان لآمریکا یاسایک هیا لدجی وانکاران لی او جی ده چارچوه که گلک تایبت ده اگر بتنه گریده سیاست بد اگر ونه و ویدیو ین نه راست لدمه هلبجارتنان ده بهینه بلاف کرن لوی دمه ده ده دست نشان کرن وقت هاوان. Li vê dawiyê derketina çendîn wêneyên coğrafiyên nerast jî bûyne arîşek. Arman ji wê balavkirina çendîn zanyariyên nerastin derbarê karesatên siruştî. Çend zanel zankuya Washington kar li ser evan cûre karan dikin. They could be used for multiple purpose. Make a simulated building. Ew çêtbit bû gelek mebestan bikar bînin. Dirûskirina avahiyekê yan jî herêmeka bombkirî ji layê teknîkî ve. Ew dikarin her tiştekê li ser rûyê erdê sixte bikin. Ne hemî sextekarî di vîdyoyê de xirab in. Hindek wê bikardînin ji bo pêşxistina dublaj û filmên biyanî û bawer dikin ev teknolojiya pêşesaziya sînemayê da pêş tê xît û ev e nimûneyeka baş e di vîdyoyan da. پەیکەرسازی کورد و جیهان هونەرمەندە ئەکادیمیەکە دارە حەمەسەعی بە خەمێکی گەورەوە هێشتا ڕۆحی پڕە لە پرۆژە و جوانبینی یەکەمین پەیکەرسازی کورد بووە کە هەندێک لە پەیکەرە ڕووبەربەندیەکانی خراونەتە سەر دراوی ئیتالی و ڕێباز مەجید لە سلێمانی میوانی دارە حەمەسەعید بوو. من ناوم دارا حەمەساعیە خەڵکی سلێمانیم لە گەڕەکی ما بڵین دەرگەزێن لەدایک بووم ساڵی 1946 و قۆناغەکانی خوێندنم لە سلێمانی تەواو کرد و کۆلێجی هونەرم لە بەغا تەواو کرد کۆلێجی هونەرێکی کەم لە ڕۆما لە ئیتالیا تەواو کردووە دوایەوە هەر لەوێش بۆ ماستەر و دکتۆرا پێویستیان بە هینێک بوو پێویستیان بە تایبەتمەندیە بوو ئەوەشم لەوێ هەر لە ڕۆما لە ئیتالیا تەواو کردو و لێرەش هاوتام کردو توانێ ماوەیەک لە زانکۆی سلێمانیش ئەو زانکۆیم دامەزران و لە بەشی پەیکەرسازی من لەوێ ئەم ئیشەی خزمەتەی خۆمە کرد و ئیشی پەیکەرسازی مەکرد. من دەوری هەفتاکان چوون بۆ ئیتالیا لەوێ زۆر کەسمەدی و ئەمە یەک کورد ببینین و کورد بناسین و ئەمانە و باش و لێ هەندێک پیشانگایشم بۆ هونەرمەندانی سلێمانی کردوانە لە ئیتالیا و چالاکیمان زۆر بوو و پاژۆی چەند ساڵێک لەوێ مامۆ نزیکی 10 ساڵێک مامەوە ئەزمونێکی زۆرم پێیا کرد و کارەکانیشم هەندێکی لە هەندێک مۆزەخانەی ئیتالیا هەیە و لە مێژووی هونەری ئیتالیشا لەوێ ناوم هەیە و توانیمە کۆمەڵێک درا و ئەمانە بۆ شوێنی گرنگ بکەم لە ئیتالیا لە شاری ڕەڤێن ناو. چیرۆکێکەکەی بە سینەما لە سینەماکە سەیرەکەی زیاتر حەزەکەی بیبینی زیاتر لە بیرۆکەکە تێگەی بەینەماگەر نووسەرەکە بەس بە تەنها بینوسێ بیرۆکەکە گەێنێ ڕاستە بەڵام لەوانەیە ئەو تام و چێژەی نەبێ یان نەتوانێ بیگەێنێتە بینەر هونەری شێوەکاری ئیشی ئەمەیە یعنی خۆی لە خۆیان بیرکردنەوەیەکە خۆی لە خۆیان جوانیەکە خۆی لە خۆیان شارستانیە تێکە کەوا دەربڕینی لێکە و گوزارشتی لێەکە. بەرهەم و بازاری قاوا لە بەرازیل لە برەودایە نەکرد لە بازارە ئاسایەکاندا بەڵکو و پشکی قاوەی بەرازیلی لە بازارە جیهانیەکانیشدا لە هەڵکشاندایە ئەمەش ئومێدێکی گەورەی بۆ خاوەنکار و جوتیارەکان و ئابووری ئەو وڵاتە دروست کردووە.
لە بەرازیلێ بۆ یەکەم جار یەک دکارە پارێ کریپتۆیە قەهوەی بکرا. پارێ کریپتۆ درڕێە فرۆشتنا قەهوێدا bi sedema qeşaya zêdeya îsala Brazîlê bû cihê danûstandinان. Ev yek hişt ku bazirgan 35% sûdê ji vê yekê bibînin. Parê qehwê du cîhanên xweş pêkanîn. Cîhana qehwê û cîhana parê kripto ku qet bi dawî nayên. Ev yekêtiya wê bizanînên nû di paşerojê de durust bike. Bîrokeya parê kripto bi rêya qehwêda ji aliyê kompanya Minasol ve dest pê kir. Nirxê parê kriptoyê qehwê girêdayî bi firôştina qehwê ve ye ya li bazaran. Parê kriptoyê qehwê pareyekê seqamgîr e. Parê kompanyên din yên kripto heman bihayê bazarî nîne. Eger tu dixwazî tu dikarî parê xwe yê kripto biguherî bi qehwê re. Di meha yekem da cryptocurrencyya qehwê bi nirxê 13.69 riyas ku dibe 2.69 dolar dest pê kir û bi rêjeya 36.6% bilind bû. Di heman demê da nirxê qehwê li bazaran bi rêjeya 31.5% zêdetir bûye. وەستایەکی هەڵەبجەیی لە دوکانێکی بچووکدا و سەرقاڵی داهێنانیشی ئابووری گرنگە. توانیوێتی ئۆتۆمبیل کە بە بەنزین ئیژەکە بیگۆڕێت بۆ گازی سروشتی. ئەمە ژوای کردووە سەدان ئۆتۆمبیل بگۆڕێت بۆ گاز و لەلایەن وڵاتانی دیکەشەوە بانگێش بکرێت تا پەرە بەتوانەکانی بدات. ئەو بە ئومێدێکی گەورەوە هەنگاو دەنێت. فەرحان هەورامانی میوانی ئەم داهێنەرە بوو. ڕۆستام لە ساڵی 2014ەوە دەستی بە تاقیکردنەوەی گۆڕینی سیستەمی کارپێکردنی ئۆتۆمبیلەکەی خۆی لە بەنزینەوە بۆ غازی شل کرد و سەرکەوتوو بوو تێیدا. دواتر دوکانێکی بچووکی لە هەڵەبجە کردووەتەوە. ئێستا لە کارگەیەکی گەورە کەسانی دیکەش فێری پیشەکە دەکات. ساڵانەیە کە بەنزین گران بوو 2013 بەنزین لە 500 بوو بە 700 و 800. ئیتەمینم بیرم لەوە کردو سیارەکەی خۆم بکەم بە غاز سەرەتا. ئەو کاتە پۆمپی غازیش نەبوو. غازی تێکەنەوە بەنزیخانە ڕێ بڵی ماڵان و غازەکەمان تێکرد. دوایی تر چەند برادێکی خۆم سەیری سیارەکەی خۆمیان کرد وتیان وەڵی ئەوەیە مەشکە بە غاز بیرۆکەیەکی چاکەوە. بەنزین بوو بە 900 دینار لەو کاتە. بەڵام هەر لەو کاتەشا غاز زۆر هەرزان بوو. ئیتر وردە وردە ئیشەکەم دەست پێ کرد موادمان هێنا و دوکانێکمان دانا دوکانێکی بچووکیشمانە بۆ کاتێ دەستمان کرد بە دانای سیستەمەکە. ڕۆستام لە وڵاتی تورکیا بانگێش دەکرێت بۆ ئەوەی سیستەمەکەی ئەوان بەکاربێنێت. ئەو دەڵێ ساڵێک گەرنتی لە سیستەمەکەدا هەیە هیچ کام لەو ئۆتۆمبیلانی سیستەمەکەی بۆ داناون ڕوبەڕووی ڕووداوی نەخوازراو نەبوونەتەوە. ساڵی 2007 شەریکەی دایسترۆی تورکی داوەتنامەیەکیان بۆ ناردم کە سەردانی تورکیا بکەم. منیش یەکسەر چوومە سەردەمیان و وتیان وەرە لێرە فێری سیستەمی تورکی دەکەین. سیستەمی شتێنێ هەر لەوێ بیفرۆشە. وەڵامی ڕۆشتم لەوێ زۆر استفادەم لێ کرد دەورەیەکم بینی لەوێ دەورەکە بە سەرکەوتویی کە هاتمەوە یەکسەر دوای 2 ڕۆژ هەر لە هەڵەبجە دەستم کرد بە سیستەمی تورکی لە 2007ەوەی تر تاکویسە سیستەمی تورکی ڕێگە پێدرا و هەمانە و سیستەممان داناوە زۆر بە سەرکەوتویی. بەرزی نرخی بەنزین وای کردووە شۆفێران ڕوو لە گۆڕینی سیستەمی سوتەمەنی ئۆتۆمبیلەکانیان بکەن. ئەوان دەڵێن سیستەمی غازی شل لە ڕووی نرخەوە باشە و ڕوتی ڕۆشتنی ئۆتۆمبیلیش ناگۆڕێت. ماوەی 4 ساڵە سیستەمی ئۆتۆمبیلەکەم لە بەنزین و گۆڕیەوە بۆ غازی شل. هۆکاری گۆڕینەی سیستەمەکە ئەگەرێتەوە بۆ بەرزی نرخی بەنزین لەگەڵ خراپی کوالیتەکەی. من لە ماوەی ئەم 4 ساڵە سوودێکی زۆر لەم سیستەمە وەرگرتووە لەبەر ئەوەی نرخی غازی شل تا ڕادەیەک هەرزانە و کوالیتەکەشی باشترێکە. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی چەند کارگەیەکەوە مۆڵەتی ڕێگەپێدانی بۆ گۆڕینی سیستەمی سوتەمەنی ئۆتۆمبیلی بە چاودێری کۆمپانیەکان داوا بە چەند کارگەیەک و چەندین ئۆتۆمبیلیشان گۆڕیوە. ئێمە بە شێوەیەکی زانستی لەژێر چاودێری وەزارەتی ناوخۆ وەزارەتی سامانە سروشتەکان هەڵەچین بە دانانی سیستەمی غازی ئۆتۆمبیل بۆ سەیارە. ئەو پارچانە ئەو مادانشکە بەکارێت ئەو سیستەمشکە بەکارێت لە هەردوو شەریکی باوەڕپێکراوی جیهانی کۆمپانیای جانگاز لەگەڵ کۆمپانیای زاڤۆلی ئیتاڵی سەرپەرشتی شتەکان دەکات و هەموو مواردەکانمان هەموو پارچەکانمان شاهدەی ئایزۆی عالەمی هەیە و تێستی تەواوەتی کراوە لە کوردستان و لە دەرەوەی کوردستان.
ئەتوانم بڵێم بە جوانترین و ڕێکوپێکترین شێواز ئیشەکان جێبەجێەکەین. لە پاڵ وێزگەکانی سوتەمەنی گاز و بەنزیندا وێزگەی غازی شلیش کراوەتەوە. کەمی نرخی غازی شل بەراورد بە نرخی بەنزین وای کردووە شۆفێران ڕوو لە بەکارهێنانی سیستەمەکە بکەن کە کارگەکان بە چاودێری حکوومەتی هەرێم بۆ شۆفێرانی ڕێکدەخەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. خانمە توێژەر و فۆتۆگرافەرێکی خەڵکی سووریا خەمی پاراستنی شارە دێرینەکەی خۆیەتی دیمەشقی دێرین، شارە شارستانیەکەی ڕۆژهەڵات پاش کارەساتی شەڕی ناوخۆ و کاولکاریەکان هاوکات زۆرێک لە شوێنەوارە دێرینەکان و میراتی فەرهەنگی شارەکانی سووریا کاولکران. ڕانیا قەتەف بە خەمێکی گەورەوە دەیەوێت پارێزگاری لەو شارستانیەتە بکات. خانمە توێژەرێکی سووری ڕانیا قەتاف تەمەنی 36 ساڵە و کامێرایەکی لە هاوڕێیەکی خۆی خواستووە بە نێو شەقام و گەڕەک و کۆڵانە تەنگەبەرەکانی شارە کۆنەکەی دیمەشقدا دەگەڕێت بۆ دۆکیۆمەنتارکردنی دیمەنگەلێک کە ترسی ئەوەی هەیە لەناو بچن یا بەهۆی چەند ساڵی شەڕ و پشێویەوە لەبیر خەڵک بچنەوە. کاتێک لە ساڵی 2015دا وێنەی ئەو شوێنەوارە دێرینەی بینیەوە کە وێران بوو لە شارە دێرینەکەی حەلەب زۆر خەمبار بوو. هاوکات ترس و نیگەرانی ئەوەی لە دڵدا دروست بوو کە شارەکەی ئەویش هەمان چارەنووسی هەبێت و ئەو دەڵێت کاتێک بینیم چی ڕوویداوە لە حەلەب زۆر ڕاشکاوانە کاری تێکردم و ترسم لێ نیش سەبارەت بە دیمەشق. بە تایبەت زۆر ترسام لە شارە دێرینەکە. ئەمە هانیدام هەستم بە دەکۆمنتکردن و فۆتۆی شارەکە بگرم بە تایبەتی ماڵەکان و خەڵکەکەی. هەستم بەوە دەکرد کە پێویستە ئەم شتە لە پێناو داهاتوودا بکەم و بیکەم بە بەڵگەیەک و بیسەلمێنم کە ئەم شارە بوونی هەبووە. ڕانیا سەنگی خستۆتە سەر سیما و شوناس و ڕۆحی مرۆڤایەتی و جێپەنجەی ناوازەیان بەسەرم شوێنانە و ئەو دەڵێت بەڵگەنامەی مردن بۆ هەر بوونەوەرێک ئەو ساتە وەختەیە کە ڕۆح بەجێی دەهێڵێت. بەلای منەوە شوناس گرنگە لەبەر ئەوەی لە سیما و شوناس و کەسایەتی و ڕۆحدا کۆ دەبێتەوە لەبەرەوەی ڕۆح وشەیەکە بۆ هەموو شتێک. واتە ماڵێک بەبێ ڕۆح و هیچ مرۆڤێک بەبێ ڕۆح نییە، هەر جەستێکیش بەبێ ڕۆح واتە مردووە. بەڵام ئەو کارەکەی دەکات بە دۆکیۆمنت. ڕانیا تایبەتمەندە لە پاراستنی شوێنەوارە دێرینەکان و هونەردا. ماڵپەڕێکی فەیسبووکی لە ساڵی 2016ەوە دامەزراندووە بە ناوی خەڵکی دیمەشقەوە. ئەو ڤیدیۆ وێنانی تێدا بڵاو کردوتەوە کە خۆی گرتوویەتی. هێندەی نەبرد ماڵپەڕەکەی ئەو بوو بە مونتەدای سۆز بۆ ئەو سووریانەی کە لە تەراوگەدا دەژین یان ئەوانەی بە ناچاری ماڵ و حاڵی خۆیان بەهۆی شەڕ و ململانەی ئەم 10 ساڵەوە جێهێشتووە. ڕانیا باس لە هەستی بەرپرسیارەتی دەکات و دەڵێت من هەر لە ساڵی 2016ەوە نزیکەی 15,000 وێنەم گرتووە کە ئەم چیرۆکانەش دەگرێتەوە کە سەبارەتن بە ماڵەکان و خەڵک و پیشەوەریەکان و گەڕەک و هەموو شتانەی کە هەستی پێ دەکەیت و پەیوەندی هەیە بە ڕۆحی شارەکەوە. پرتۆکێکە دەربارەی ڕۆحی شارەکەیە. ڕانیا قەتەف سوورە لەسەر ئەوەی کۆبەندی پرۆژەکەی لە پەرتوکێکی بە نرخدا کۆ بکاتەوە و چیرۆکی کۆڵانەکان و ماڵە دێرینەکان و خەڵکەکەی بگێڕێتەوە. ئەو دەوێت پەرتوکەکەی بە زمانی ئینگلیزی چاپ بکات و بۆ ئەوەی بە بەرفراوانی بڵاو ببێتەوە و ئەو دەڵێت لەبەرەوەی لە کاتی جەنگدا لە وڵاتەکەدا مامەوە لەبەرەوە هەستم بەوە کردبوو من بەرپرسیارم بەرامبەر بەم شارەی خۆم و شاری منە و من لەوم، واتە ئەو لە منە و منیش لەوم، واتە نازانم چۆن بۆت باس بکەم. واتە هەستم بەوە کردبوو کە ئەم شارە قەرزێکە و بووەتە تەوقێک و لە گەردنم ئاڵاوە و دەبێت بە وەفا بم بۆی. ئەم پیشانگایە 130,000 ناونیشانی پەرتووکی لەخۆ گرتووە. پێنجەمین پیشانگای پەرتووک لە هەرێمە کوردنشینەکانی سووریا دەکرێتەوە بە سەرپەرشتی ئەنجومەنی ڕۆشنبیری ئەو هەرێمە لە 29 مانگی حوتەوە کراوەتەوە. زانە عومەر بۆ زایاڵە لەوێ بوو. پێنجەمین پێشنگەها پرتوکان لە باکوور و ژلاتی سووریە هات دەرخستن. پێشنگەها بناوی هەرەکۆل ji aliyê desteya çandê ya bakur û jilatê Sûriyê ve roja 29 Temmûzê de li navenda Mihemed Şêxo ya çand û hunerê li bajarê Qamişloyê hat vekirin û dê pêncê vê mehê pêşingeh bidawî bû. Endamê komîteya amedekar Ebûd Mexso derbarê mijarê de ji dengê Amerîka re diyar kir got divê salê de 130,000 lib pirtûk di pêşingehê de hatine pêşkêşkirin. سازی ئیسال تەبێ مەبوونێ 44 سازینێ هەفت یەکیتیە ڕۆشنبیری و نیفسکارینێ و یێدن وەشانخانەنێ هەژمارە پرتوکان دە ساڵا ئیسالێ 130,000 پرتوکن
ناونیشان پرتوکان 13000 ناونیشانن Tepêşingeha vê salê de durdora 13000 navnîşane pirtûkan hatine nîşandan. Lê tevî ewqas girsaya mêvanan jî tevgera kirînê lawaz e. Mêvan dibêjin got bihayên pirtûkan bilindin û her kes nikare li gorî dilê xwe pirtûkan bikire. Dibêjin got buhabûna pirtûkan bi gelek sedeman ve girêda ye. Rêveberê weşanxaneya Neqş Evdoşêxo dibêje ji ber got lêçûnên çapkirina pirtûkan û derbaskirina wan pir bilind e, ev dihêle got nirxê pirtûkan bilind be. يعني هلبت بهابون جبر مثلا جو حرت الجدر بتي يعني يان بالليرة تركي يان جي بالدولار الجور بري سوري بهاي مخابن يعني ابنا تعدل خلقيتي ام نكارن وقت حرت شتي جوش در بتي جبر جود امزان جواغا مرو جوات تشتكي برهنانا ما هندكه يعني حتى برتوكا جي ما نام كاغاسا شتكن جبريش خو ام بيجن مصرف ولا چونا چاپ کرنے ما في نویسکارای ما في ورگیرای خباتکاری و شانخانه او گیش حمل چونه که زیادت به بهای پرتوکي زیادت که ورگور لیرا سوریش خو گلکی بهاد مخابن يعني حتى جمتي ام ارزانيه شدكن لتبه فينا في لغور روشا ابوري اتي شوي اسوري بهاي الجرملت يعني نحمل بشكي برتوكا بهاي Pêşingeha Qamişlon ne tenê cihê pirtûkan e ji bo rewşenbîrên Kurdên Sûriyê derfeteke got belavkirin û pêşkêşkirina nivîsên wan yên cûr bi cûr e. Rojane semîner civatên rewşenbîran tên li darxistin û pirtûkên nû hatine çapkirin cara yekê tê belavkirin. Siyasetmedara Efrînî Erîfa Bekir got cara yekê ye pirtûka xwe belav dike, kêfxweşiya xwe anî ziman û dibêje ev cihê şanaziyê ye got berhema xwe ya li ser Efrînê nivîsandiye lê pêşingeha Herekol belav bike. ادوی پیشنگه هدا پیشکش دکم و ادیاری وی پیشنگه دکم و از هیوی دکم و همون ویسکار دوی دمه دا بنویسینن جبرگو کرد یعنی پر ایش دینه بسالا ایش دینه لی نهاتی نویساندن ام دخوازن وک نویسکار وک روشنبیر او ایشا گوته سر کردا چل عفرین دوی چل شنگاله دوی سرانساری ولات کردا تی سری کردا همو وری نویساندن بلا دنیا عالم زانبه چته سری کردا امجی پرتوکا مبنا و عفری من نعیم الى جحیم Hêjaya gotinê ye got pêşingeha vê salê de 44 weşanxane ji Bakur Rojhilatê Sûriyê û Sûrî, Tirkî û Herêma Kurdistanê, Libnan û İtalyayê beşdarî pêşingehê bûne. Li gorî çavdêran tevî rewşaxerab ya Bakur Rojhilatê Sûriyê lê pêşingeha vê salê di hemî aliyên xwe de ji yên salên derbasbûyî zengîntirin. Zana Umer dengê Amerîka, Qamişlo. هەڵبەستوانی ئیسپانی گارسیا لۆرکا لە هەڵبەستێکدا دەڵێت درەختەکە لە تاو باران ڕاکشاوە و دەستی کرد بە گریان وای لە ئەفسوونی تریفەی مانگ چۆن خەوتووە لەسەر لق و پۆپی گەڵاکان تا زایڵەیەکی دیکە و داهێنان و جوانێکی دیکەی جیهان ماڵەوە.